شاس زۆر خۆش تحملی نەکات. خۆی لە کۆنەوە هەتاوکو ئێستا ژنان هەر شان بەشانی پیاوان ئیشیان کردووە جا ئەگەر لە ماڵەوە کردی بێتی و نردبێتی دەرەوە پیاوەکەی فرۆشت بێتی یان وەکو بارودۆخی ئێستا کە ژنان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە کۆمەڵگایە هەر بەکو پیاوان ژنان مامۆستان مدیرن دکتۆرن لە کارگەکانە ئیشەکەن لە کۆمپانیەکانە مهندیسن وێنەکەشن وێنەگرن فۆتۆگرافەرن هەر شتێک بن کەواتە شان بەشانی پیاوان ئیشەکەن ئەمە دیاردەیەکی تازە نییە لە کۆمەڵگە هەر لە کۆنە هەتاوکو ئێستا ژنان شان بەشانی پیاوان ئیشیان کردووە بەڵام بە شێوازێکی جیاواز وەکو ئێستا لە ئێستا کۆمەڵگا و شیارترەوەکو لە پێشتر ئێستا باوکێ پشتی کچەکەیەگرێت پشتی ژنەکەیەگرێت زۆر کاتیانی ئەم خانمانی کە تۆ ئیبینی لە دەرەوە ئیشەکەن ئەوە پشگیریەکی ماڵەوەی لەسرە یعنی لە چاو ساڵانە وشیارترە کۆمەڵگا بەڵام هێشتا هەرماوێتی ینی عیلە ئەبینین کچەکەی مهندیسە کچەکەی محامیە کچەکەی شتێکی بەرزیشی تەواو کردووە ئەڵێ نابەسە تاو تۆ خوێندرێن تەواو کرد هەر بە ئەوی شەهادەیەکە بێ پێویست ناکە بچیتە دەرەوە ئیش بکەیت لەم حەدەیە بۆستە بەڵام خۆشبەختانە زۆر عیلەشە بینین کە کچەکانیان لە مەنسەبی باشان لە شوێنی باشان ئەمەش بەهۆی پشگیری ئەوانەوەیە بەدڵنیاییەوە هەتا پشگیری خێزان لە پشت نەبێت ناتوانیت لەو ئاستەیە بیت کە خۆ دەتەوێت ئەبێ پشگیری کەسا ئەو چواردەورەکەت لەگەڵا بێت هەتا بتوانی ئیشی باشتر بکەیت منەڵێم شوێنەکە هەڵسەنگێنە پاشان کاری تیا بکە نەک هەر بڵێ هەر کارم دەستکەوێت تەواو شوێنەکە هەڵسەنگێنە بزانە لەکوێیە ئیشەکەیت لەکوێیە کارەکەیت ئەو کاتە ئیشی تیا بکە یعنی ئەبێ قیمەی ئافرەت لە ئاسێکی باشە بێ ینی نرخی خۆت بزانیت ئەو کاتە شوێنێکی ئیشی تیا بکەیت لەم فیستیڤالەیە کۆمەڵێک هەلی باش ڕەخساوە بە تایبەت بۆ خانمان کە ئەمەش ڕۆڵی گرنگی خانمان دەرخات لە کارکردنەوە چۆن بتوانن هاوکاری پیاوان بن و هەروەها شان بەشانی پیاوان کارەکان ڕاپەڕێن و سەرکەوتومە لە دەستهێنانی ئەوەی کە ئەیانەوێت و لەو کارانەی کە جێبەجێیان ئەکەن پشت بە خۆیان بەستن تاوەکو سەرکەوتێکی تاوە بەدەست بێنن. بێگومان ڕۆڵێکی گرنگی هەیە لە کاتێکە خانمەکان بتوانیان بە خۆیان هێن لێرە کار ئەەکەن و لە بازارەکانیش ئاسوودەیەکی زیاتر دابین ئەکرێت تۆ چۆی ماوەڵە لەگەڵ خاتونێکا بکەیت یاخۆ چۆی ماوەڵە لەگەڵ پێیاکا بکەیت بێگومان فەرقی هەیە ئاسوودەی زیاتر دابینەکات وەڕۆ خانمەکان خواستێکی زیاتریان لەسەر لە کارکردنە لە کاتی فڕۆشاری شەوان شێوە زوڕونکردن و ورتر و جوانتر ئێن بە فڕۆشارەکان بە قرارەکانمان و توانن بە تەواوەتی بەرهەمەکان بناسیێنن بێگومان ئەوە تەنها قسەیە کە ئەکرێت کە ئەمە تەنها لە سەرەتاش ئاکرا سوپاس بەخوای گەورە ئێستا ئەو ڕاوبۆچوونە زۆر کەم بۆ توانێت چونکە بەگشتی ئافرەتان ئەو قسەیە کاریگەری لێ نەکردن کە ئێساش بە کۆمەڵ کارەکەین بە شازێکی ڕاستەوخوا خود ناڕاستخۆ ئەو ئەگەێنین کە ئێمە بۆ جۆرە قسانیش کارێک لەسەر ڕۆڵی ئافرەت و گرنگی ئافرەت نبینێت لە کارکردنەوە و کارەکان بۆ ئافرەتەکان ئاسانترێکە بێت. بێگومان هەر ئافرەتێکە پشگیری بکرێت سەرکەوتنێکی زۆر زیاتر و زۆر جوانتر بەدەستێنێت لە کۆمەڵگایە ڕێزێکی جیاوازتر و تایبەتتری ئەبێت و هەروەها کارەکان بۆ ئاسانترێکە بێت بەڵام ئەوەش مەرجەیە کە پشگیری نەکرێت نەتوانێت سەرکەوتوو بێت و کارەکان بەجێ بگەێنێت تەنها ئەوەیە چەند خطواتێکی زیاتر و کەمێک کارەکان لەسەر گرانتر ئەبێت. بێگومان زۆر دەورە بینێت شێواز و ڕۆڵی ئافرەت ڕاستی ئەمە کارەکەین هەوڵێن بەڵام ئەبێ بزانین کە چۆن کارەکەین چۆن هەوڵێن ئەبێت بزانین شێواز و ڕەفتار و ماڵەمەڵکردنمان چۆنە ئەگەر لەگەڵ یەک ئێمە بە شێوازێکی ڕێک و مامەڵەیەکی جوان ڕەفتار بکەین و هەردوو بارە تووشی هەمان بارودۆخ بین تووشی کەسێک بین کە بێزارمان کات ئەو کاتە سپاس بەخوای گەورە من لە کۆمەڵگەیەکین کە ڕێزی ئافرەت زۆر ئەگیرێت ڕاستە لەواچە لە کارکردنا تۆزێک خلافە بێت بەڵام ڕێزی ئافرەت زۆر ئەگیرێت و بەمەش هەم لەلایەنی خاوەنکار لەلایەن کۆمەڵگاکەشەوە پشتگیریمانەکرێت و بەڕای من کەمترین جۆری ڕوبەڕووبوونەوە هەبێت لە کارە ئەوەیە کە ئافرەت بێزار بکرێت. خاوەنکاری خۆمم خاوەنی براندی شابی و وەکیلم لە هەنێک مەوادی دەرەوەی هەرێمی کوردستان و ناو هەرێمی کوردستانیش و خاوەنی معمەلێکی تایبەت بە خۆمم کە
پێکدێت لە شیرینی و کۆمەڵێ بابەت و من لێرەشا بە بابەتی هەمە جۆر بەشداریم کردووە ئەم ساڵ ئەم پێشانگایە لە زۆربەی پێشانگاکانە بەشداری ئەەکەم بەڵام ئەم پێشانگایان بە تایبەتتر و بە قووەتێکی زیاترەوانێ بەشداریم کرد ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەم ئافرەتە هەتا چەندێک بەهێزە چونکە بەڕاستی کارکردن لەم ڕۆژای پێویستی بە هێزێکی تایبەتی ناوەکی خۆی هەیە و پاڵپشتی خێزانەکەی کاتێک کە تۆ دەسەیتە ئیشێک پێویستە پاڵپشتێکی باشە هەبێت و من کە خێزانەکەم پاڵپشت من ماڵەوە پاڵپشت من و زۆر سپاسیانەکەم هەم لە سەرەتەوە هەتا ئێستاش کە بەردەوام هاوکاری من بوون بەڕاستی ڕاستە ڕوبەڕووی کۆمەڵی قسە و سەرنجە بنەوانێ بەڵام گرنگ ئەوەیە کە تۆ بتوانیت خۆ دروستکەر بیت هەتا خۆ دروستکەر بیت و بتوانی بەرەو پێش بڕۆیت باشترە و تۆ براویت من هەتا ئێستا هەر لەگەڵ خاتوونەکانە کارم کردووە حەزم کردووە خانمەکانم لابن لەبەر ئەوەی هەم بۆ ئافرەتەکە باشترێکە و هەمیش ئەبێت بە هاوڕێ و هاوپیشە وەکو خوشک کار بکەن بۆ لەبەر ئەوەی تۆ هانی زیاتری ئافرەتان بیت کە بێنە ناو کارەکەوانی و چاو نەترس بن بەهێز بن لەبەرەوەی بەهێزی خاڵی سەرەکیە لەم ئیشەیە و چاو نەترس بن هیچ پێویست بە ترس ناکات لەبەرەوەی تۆش وەکو پیاوان مافی خۆتە کە بیتە دەرەوە ئیش بکەیت ئەگەر چی تۆ ترسێکیش هەبێ لە ناختە بەڵام لە ماڵەوە هەوڵ بە سەرەتا لە ماڵەوە دەست پێ بکەیت چکە من خۆم یەکێکم لەو ئافرەتانی کە لە ماڵەوە دەستم پێ کرد لە ماڵەوە دەستم پێ کرد هەتا گەیشتمە ئەم ڕۆژە بێگومان ئێوەش ئەگەر ئەو هێز و قووەتە هەبێت لاواز نەبن ئەگەنە ئەم خاڵەی ئێستا من لێرۆ پەیامم بۆ ئەو برا بەڕێزانە ئەوەیە و خاوەنکارە بەڕێزانە کە لە ڕەگەزی بەرامبەری ئێمەن ینی بتوانن هاوکار بن کە ئافرەتەکان بەهێز بن لەبەرەوەی کە ئێوە کاتێک کە ئێوە پشگیریانەکەن ئەوان زیاتر بەهێز من ئەوان زیاتر بنە هۆی یارمەتیدانی ئێوە لە کارەکانە لەبەروی هەنێک کار هەیە بەڕاستی پێویستی بۆیە کە ئافرەتی لەسەر بێت نەک هەر بۆ ئەوە بەڵام یعنی با وەکو ئەوە بێت کە کەس و کاری خۆیان لە ئیشەکەیان لەگەڵیانان ئەمە زۆر پێویستە.